کوتای ساڵی 2020 ئەو خەڵکە دەخەمە سەرسرم بەڕاستی من دایم وتومە هونەرمەند و گۆرانی بێژ بێ خەڵک بێ جمهورەکەی هیچ نییە بۆیە گەورەی خۆیانەکە لەوێ وەستاون منیش ناڕۆمەوە هەتا لەگەڵ هەرە گەورەکەیان هەتا هەرە بچووکەکەیان ڕسم دەگرم زۆر مەمنونیانم ئێمەش بەخێر بێن ڕوودا و لە هەموو شوێنێکەوە نییە بژیت چوو بخۆن چ هیوایەکت هەیە بۆ ساڵی 2025 هیوای شخصی هیوایەکی گشتی شێکەر وەکو هونەرمەندێکی ژنی کورد هیوای شخصی و گشتی من یەکە لەم کاتەدا چونکە ئەو ڕەوشەی ڕۆژئاوا هەمومان دڵمان لایەنە هیوادارم ئەو خەباتەی کە کردویانە ئەو شۆڕژگێڕیەی کە کردویانە بە خۆڕایی نەڕوات هەموو گەلێک کوردڵی لایەنە و هیوادارم ساڵی 2025 ببێتە ساڵێکی پڕ ئاشتی و ئازادی بۆ هەر چوار پارچەی کوردستان. چی بەرەمێکی تازەت هەیە بە باسی هونەر بکەم مادەم ئەو هیوایەکی گشتیش بووە بەرەمێکی تازەت هەیە بۆ ساڵی 2025 بۆ 2025 ببوورە دەنگەکە تۆزێک زۆرە بەڵێ من پرۆژەیەکی زۆر گەورەم بەدەستەوەیە ئەویش ئەلبومێکە هەمووی مەقامە مەقام و مەوالی هەموو هونەرمەندە نەک هەموو بەڵام ببوورە زۆر خراپ گوێم لە خۆمە ئەلبومێکە هەمووی مەقاماتە ئینشەڵا لە 2025 وردە وردە بڵاویانەکەمەوە ئەلبومەکە پێیکەوە بڵاو دەبێتەوە یان بە سنگل ئەو هەواڵ بە تەواو بوو ئەو ئەلبومە بە سنگل بڵاو دەبێتەوە یان پێیکەوە من لە 2010 ئەلبومێکم کرد هەمووی مەقامات بوو هەشت مەقام بوو لەگەڵ چوار بەستە بەسویستم ئیم ساڵیش دیسان یعنی بۆ ساڵی 2025 بێجگەلەوەی کە ئەلبومێکم ئامادەیە لە مانگی یەک یان دوو ئینشەڵا بڵاوە بێتەوە ئەو پرۆژە گەورەیە من ئەوە 2 ساڵە شەونخوونی بۆ ئەەکەم پرۆڤە ئەەکەم یعنی زۆر گوێ لەو مەقامە کۆنە هی هونەرمەندە نەمرەکان دەگرم و ئێستا تقریبن هەمووی ئامادەیە و کاتی کلێپ هاتووە و ئینشەڵا لە ڕووداویش بڵاوە بێتەوە چوبی خان ساڵی 2024 ڕووداوێک لە عێراق و هەرێمی کوردستان ڕۆیدا چاوی تەواوی کورد لەسەر بوو بەشێکی خەڵکیش چاویان لەسەر چوپی بوو چونکە چوو کەرکک بۆ ئەوەی لە ڕۆژی سەرژمێریدا لەوێ ئامادەبێ ئەو ڕۆژێک کە تو لە کەرکک بۆی هەستە چۆن بۆ ئەزانی چی ئەو شتانە دەستخۆشی ناوێت بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو کوردێکە کە بەشدار بێت لەو سەرژمێریە و من شتێکم نەکردووە کە پێویست بە چەپڵەی بوێ یان دەستخۆشیەکی زیادی بوێ من کوردم خەڵکی کوردستانم و کەرکووکیم بۆیە پێم پێویست بوو کە بگەڕێمەوە بۆ شاری خۆم لەوێ سەرژمێرێکە بکەم باسی ڕووشەوات کرد چوو بخۆن هیچ کارێکی هونەری تایبەت دەبێتن بۆ ڕووشاوای کوردستان بە تایبەتیش لە ساڵی 2025 هەر لە ئێستاوە چاوی خەڵک چاوی ڕای گشتی کوردستان لەسەر ڕووشاوای کوردستان اینجا بەڕێزت سپرایز بە من ناهێڵیت بەڕاستی چونکە یەکێک لە مەقامەکان یعنی ئەر ئەوە ناڵێم چاوەڕوان بن یەکێک لە مەقامەکان تایبەت دەبێتن ڕووشاوای کوردستان ئینشەڵا با ئەو سوپرایزە بمێنێتن من زۆر سوپاست دەکەم خەڵکیش چاوەڕێت دەکەن ئەم شەوە ئاهەنگەت خۆش کردبوو زۆر سوپاس کە لەگەڵ ئێمە هەمیشە سەرکەوت زۆر سپاس من بەڕێستانم بینی لە دوورەوە چاو پێکەوتنتانە کرد لەگەڵ خەڵکەکان ساڵی نوێ لە ئێوەش پیرۆز بێ لە هەموو بینەرانی ڕوودا و تیV ئینشەڵا سەرکەوتووە بن و دەبێتە ساڵێکی پڕخۆشی و شە سورپرایزت پێ چوو بخان من لایڤ دەکرد هەندێک کوردی ڕووشاوە قسەیان دەکرد تو لەوێ هەرێ بازوود دەگوت منیش لە لایڤدا گوتم تەماشا بکەن ئەمە چوبی خانە هەرێ بازوو زۆر جوان پێشکەش دەکات زۆر سپاس مەمنون بەڕێزی کاکە زۆر بەخێر بێن هەر بژی بۆ ئێوە